ئامادەبوونی ئەم گرتبوونەوەیە سەکاتەکەی گرنگ و سەرەکیی لەم شارە کە بە دڵی کوردستان ناسناسی نەتەوەی ملیەتی کوردیشە بەڵام بەداخەوە بەسەڵاتدارانی هەرێم وا خەریکە بەری ڕەنجی تێکۆشەرانی ئەم میلەتە و وباری خوێنی شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان بە فیرۆدە جگە لە دەستدانی زیاتر لە نیوەی خاکی کوردستان بە کەرکووک و ناوچەکانی دیکەشەوە وا خەریکە سزای برسیکردن بەسەر ئەم میلەتە بەشمێنەتەدا هەڵچەشتێنن دوای 29 ساڵ لە حکومڕانی کۆماڵیدا تازە بە تازە ئەیانەوێ بە ناوی کوردایەتی و قوتی و لانی منداڵەکانمان ببوون و مەرگی ئازیزلانمان بە چاوی خۆمان بکەین هەر بۆیە لێرەوە لە کەرکووکی چەند جار فرۆشراوە دەنگی ناڕەزایی خۆمان بەرز دەکەینەوە و دەسەڵاتدارانی هەرێم ئاگادارەکەینەوە کە ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان لە ئەستۆی ئێوەیە و پێویستە بە ئامانەتەوە بڕۆنە ژێرباری بەرپرسیارەتی و ئەم میلەتە لەم قەیران و نەهامەتیە ڕزگار کرد هەروەها لێرەوە باڵپشتی خۆمان بۆ هەموو ئەو دڵسۆزانەی شار و شارستەکانی کوردستان ڕاگەیەنی کە بۆ داوای کەمترین مافەکانیان دێنە سەر شەقام و دەنگی ناڕەزایی بەرزەکەنەوە و هەروەها داوا لە دەسەڵاتدارانی هەرێم ئەکەین کە نابێت بە هیچ شێوەیەک دژ بە ڕێپێوان و خۆپێشاندانەکان بوەستێتەوە و ڕاوەبنانی چالەکوانەکان بکەن وەک ئەوەی لە دهۆکی دەلال زۆر ناشارستانانە دوور لە هەموو مافەکانی مرۆڤ بەرامبەر مامۆستا بەدەلبەرواری و هاوڕەکانی کردیان و هەوڵی کپکردنی دەنگی ئازاد ئەدا ئێمەی مامۆستایان و فەرمانبەرانی شاری کەرکووک کە میراکمان لەسەر هەرێمی کوردستانە ئەمڕۆ هاتووی دەنگی ناڕەزایی دەیان هەزار موچەخۆری ئەم شارە بە دەسەڵاتدارانی هەرێم و حکومەتی عێراق ڕێکخرا و داوەندە بڕیارە بە دەستەکانی جیهان ئەگەێنی و داوای سەرەتاترین مافەکانی خۆمانەکەین کە لەم چەند خاڵەی خوارەوە خۆی بینێتەوە یەکەم دابینکردنی موچەکانمان مانگانە لە کاتی خۆیدا دووەم خواستنەوەی ڕاژەی هەموو ئەو مامۆستا و فەرمانبەرانەی کە خەڵکی شاری کەرکووکن بۆ سەر ناوەن سێیەم بڕینی ئەو بەشە بودجەی مامۆستایان لە کۆی ئەو بودجەی بۆ هەرێم تەرخان کراوە لە بەغاوە و هێنانەوەی بۆ کەرکووک و دابەشکردنی بەسەر مامۆستایان چوارەم تەرخانکردنی بڕێک لە پارەی پترۆ دۆلاری شاری کەرکووک بۆ مامۆستایانی خوێندنی کوردی لە کۆتاییە داوا لە دەسەڵاتدارانی هەرێم دەکەین کە چیتر سەبر و تەحملی خەڵکی بە بڕینی قوتی مناڵەکانیان تاقی مەکەنەوە هەرچی پارەی دەزراوی ئەم وڵاتەیە لەلایەن ئێوەوە لە بانکەکانی وڵاتانی دەرەوە و شار بتانەوە بیهێنەوە بیدەنە دەستی خەڵکی ستەمدید و ئەگەر نا ئەوە مێژوو ڕۆحم بە کەس ناکەت و چارەنووس لە سەددام و قەزافی باشتر نابێت دەستەی داکۆکی کار لە مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک محمد كاك محمد داشة يكسر ما مصطفى ما مصطفى سلامك ابو ما مصطفى ما مصطفى سلامك ما صار محمد دوای ساڵانێک لە خزمەتی پەروەردە و گەردەکەی ئێستا کەوتی لە ژێر هەڕەشە و بەترسی موچەبڕین و شکۆشکاندن لەسەری بڵگمان بۆ موچە نەدوان لە دوای ڕاپەڕینی لە ساڵ بەبێ موچان دڵسۆزانە دەواممان کرد چونکە دەمازانی حکوومەتی هەرێم ساوایە و پێویستی بەشیر و دڵسۆزی و کاری خۆبەخشینەیە هیچ داهاتێکی نەبوو بەڵام ئێستا لە دوای 29 ساڵ تەمەنی بتمانەمان بە حکوومەتی هەرێم نەماوە بەهۆی گەندەڕی و ناڕوونی لە داهات و سەرجەم داهاتەکانی حکوومەت
خەرجەکانی بەتایبەت لە بواری نەوت و خاڵە گەورەکیەکان لە دوای 6 مانگ پێدەپەڕێت لە ساڵی 2020 بەداخەوەوان تا ئێستا یەک موچەی خەرج نەکرا تا لە بارودۆخێکی یەکجار خراپدایە هۆی دڵسۆزی و هەستی نیشتیمانی و لەگەوایەتی و بەرزی کەسایەتی و شکۆی دانی بەخۆی گرتووە هیچ مرۆڤێک لە هەر وڵات